كاگ عمري سيد علي ومامۆستا جلال جوهرة زايدن كاگ نوشيروان بخيرات نية سوارتانەکە كاگ نوشيروان با لەبەڕێستەوە دەست پێ بکەم زۆر جار وەک زەنجێکی سایکۆلۆژی یاخود وەکو جۆرێک لە دیعایە باس لەوە دەکرێت کە ئەم بزوتنەوەیە دەبەسترێتەوە بە جەنابتەوە بە وجودی جەنابتەوە ئایا بزوتنەوەی گۆڕان ئەم جم و جۆڵە جەماوەریە ئیدی لەوە دەرنەچووە کە پەیوەندی بە شەخصێکەوە نەبێ؟ من حەزەکەم لێرەوە زۆر بە خۆشحاڵیەوە باسی بکەم ئەم جوڵانەوەیە یا ئەم بزوتنەوەیەکی جەماهیری زۆر فراوانە لە ناو جەرگەی خەڵکەوە هەڵقوڵاوە بیر و بۆچوون و ڕێبازی سیاسی جۆرا و جۆری تیاکۆ بووتەوە کەسانی سەر بە حیزبی جۆرا و جۆری تیاکۆ بووتەوە کە لەوە پێش دوژمنی یەکتری بوون و شەڕیان لەگەڵ یەکتری کردووە بەڵام ئێستا هەمویان پێکەوە کۆبوونەتەوە لەسەر ئەوەی کە جارێکی کە جوڵانەوەیەکی تازە بزوتنەوەیەکی تازە دەست پێ بکەن بە قازانجی میلەتەکەمان. من حەزەکەم لێرەوە هەموو ئەوانەی کە دڵیان بەم بزوتنەوەی خۆشە هەموو ئەوانەی تیا بەشدارن دڵنیان بکەم لەوەی کە ئەگەر من بمێنم یا نەمێنم بە دەردی دڵ بمرم بە حادثەی سیارە بمرم یا بە کوشتن بڕۆم یا تەنانەت هەر کامێک لە ڕفیقەکانی ترم و لە هاوڕێکانی ترم هەرچێکی لێ بەسەر بێت بە دڵنیاییەوە پیانەڵێم بناغەیەکی واماندا ڕشتووە ڕێگەشتێنێکی وامانداناوە کە ئەم جوڵانەوەی هەتا سەر بەردەوامە بێت یعنی ئەوەی پێی خۆش و پێی ناخۆشە با لە ئێستاوە گوێی لەوە بێت کە بە وازهێنانمان یا بە دەرچوونی یەکێکمان لە شانوەکە ئەم جوڵانەوەی تازە ناکوژێتەوە بەڵکو بەردەوامە بێ ڕۆژ بە ڕۆژ پەرەژەسێنێت. زۆر باشمە بەستی من زیاترەوە بوو کە ئەو مەشخەڵەی کە گوایە ئێستا لە دەستی تۆیە کە بە دوورکەوتنەوەی تۆ یان زۆر جار قسە لە سەردانیشتنی تۆ کرێ ئەکوژێتەوە لە ئەساسا مەشخەڵە ئیتروا یاخود ئەو مۆمەوە داگیرساوە کە نەکوژێتەوە کاک نەوشیروان. بەڵێ ئەو مۆمەوە داگیرساوە کە نەکوژێتەوە ئێمە پاش ماوەیەکی تریش کە دڵنیا بووین لەوەی جوڵانەوەکە کەوتۆتە سەرقاتی خۆی پەیامەکەمان تەسلیمی دەستی جیلێکی گەنجی تازە پێگەشتووەکەی. زۆر باشە بەڕێز کاک عومەر ئەگەر بێمە لای بەڕێزت بەو پێیکە بەڕێزت لە چوارچەوەی ئەم کەمپینی هەڵبژاردنەیە چەند جارێک بەژاریت کردووە لە کۆبوونەوە جەماوەریەکانەوە خەڵکت بینیوە و پێشتریش لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا بە بەردەوامی ئامادەت هەبووە ئەم حەماسە نوێ یاخود ئەم تێ هەڵچوونە نوێی خۆتان چۆنە بینی کاک عومەر و ئەم حەماسی خەڵکیش بۆ خۆتان؟ ئەوە بۆ زۆر مەسەلە گەڕێتەوە یەکێک لەو مەسەلانە ئەوەیە مەسلەی بەرنامەی سیاسی ئەم بزوتنەوەیە کە دەستنیشانی هەموو کێشە و گیر و گرفتی ڕۆژانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و چین و توێژە هەژارەکانی کردووە و بەرنامەیەکی سیاسی فراوانە و هەر بەرنامە سیاسەکەش نییە بەرنامەیەکی سیاسیە ئابووریە کۆمەڵایەتیە ڕۆشنبیریە پەروەردەییە تەندروستیە پرسەکانی گەنجانە پرسی ژنانە پرسی شەیدان و ئەنفال کراوەکانە لەبەرەوە ئەمە لە هەموو کێشەکانی هەموو چین و توێژە کۆمەڵایەتیەکانی پرسی کردووە و بە دوایە چووە و ئەگەڕێ بۆیە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە هەر کەس لە هەر چین و توێژێ بەشێک لە کێشە و گیر و گرفتەکانی خۆی ئەزانێ و ئەزانێ کێشە و گیر و گرفتەکانی لە بەرنامە سیاسەکەی ئەم ڕەوتا کۆبۆتەوە و لە ڕەوتی گۆڕانە و لە بزوتنەوەی گۆڕانە. بەڵێ کاک عومەر بەڵێ زۆر سپاس کاک قادر ئەگەر بێمە لای بەڕێزت بۆ پێی کە بەڕێز سەرپەرشتی ڕاگەاندنی ئەم کەمپینەت کردووە و یەکێک لەو سەرنجانی ئەوەیە کە ئێوە بە کۆمەڵێک دەستگای زۆر کەم و بچووک بەراورد بە ئەو ماشینە گەورەی کە دوو پارتی دەسەڵاتدار بەکاریان هێناوە لە بواری ڕاگەاندنی ئێوە زۆر کاریگەری هەبووە هۆکارەکەی ئێمە بۆچی دەگەڕێنیتەوە؟ وەڵام من پێشەوەی کە باسی ئەوە کەم حەزەکەم ئەمارێکە بمێ ئێمە لێرە تەنها یەک دەستگای تەلەڤیزۆنمان هەیە کە کەێنێنە لە بەرامبەر ئەو دەستگای ئێمە 19 تەلەڤیزۆنی ئەو دوو دەسەڵات هەیە بڵێن ئەو دوو حیزبەی کە ڕکابەرایەتیان کردوین لە مقابلی یەک جەریدەکە هەمانە تقریبا 380 بڵاوکراوە هەیە یەک دوو حیزبەکە بە گۆڤار و بە هینەوە ڕۆژنامەوە لە مقابلی یەک رادیۆ تقریبا 111 رادیۆی هەردوو حیزبەکە هەیە. جا ئەوەی کە ئێمە توانیمانە بەرامبەر ئەمە بوەستین و وەکو خۆ دەڵێ ڕاگەاندنەکەمان وەکو خۆی بگەین نە خەڵک زیاتر ئەوەیە کە ئەوانەی ئێمە لەبەروی کە جەمارێکی زۆری لەگەڵا بووە باسی معاناتی خەڵکمان کردووە باسی داخوازەکانی خەڵکمان کردووە ئەو بەرنامەیە کە تەڕەحمان کردووە ویست و ئەوانە بۆ کە خەڵک ویستوێتی لەبەرەوە خەڵک زیاتر گوێ لێگرتووە جگەلەوە هەر ئامارێک تریشە بەمێ ئێمە خۆمان بەبێ ئیمکانیە دەمان کردووە ینی بە پاری خەڵک هەر لە دەغیلی ئەو مناڵانەوە کە هێنایان
بۆ تەلەڤیزۆن و بۆ ڕادوێ بەوە ئیدارەمان کردووە لەگەڵ ئەو مساعداتێکی خەڵک بۆی هێناوین ئەو یارمەتێکەکەمی کە خەڵک داوین بۆ ئیدامەمان پێداوە ئەو خەڵکانی کە لێرە ئیشان کردو زۆربەی خۆبەخش بوون نەپارەی حکوومەتمان لە بەردەسا بووە نە حیزب بوون پارە کۆبکەینەوە لە بودجە و بەکاری بێنینەوە نە لایەنێک لە لایەنەکان یارمەتی یاوین نە دەوڵتێکی دەرەوە یارمەتی یاوین ئەوەی کە کردومانە تەنها بە ئیمکاناتی خۆمان کردو بەڵام چونکو پەیامەکەمان پەیامەوە بۆ هەموو خەڵک و تعبیری لە خواستەکانی خەڵک کردووە توانیوانە بۆکو خۆی بگەینە خەڵک. زۆر باشە قادر لەسەرەوەی کە ئەو پەیامەی ئێوە مامۆستاجا لەگەڵ بێمە لای بەڕێزت گەیشتۆتە خەڵک و بەڕێزت چوتە ناو خەڵک سەردانت کردووە بەتایبەت کۆبوونەوە جەماهیریەکان لە دەرەوەی شار و شارۆچکەکانە هەڵبەتە ئەو کۆبوونەوە جەماوەری لە ناو دڵسۆزیێکی بەحتی خەڵکەوە هاتووە لە ناو یەک دنیا ترس و نامبڕین و بیم و ئەوە هاتووە ئەم دڵسۆزی خەڵک یاخود ئەم بوێریەی خەڵک بۆ لیستی گۆڕان بۆ بزوتنەوەی گۆڕان بۆچی دەگەڕێنەوە بەڕێستان؟ وەڵام لە پێشدا سوپاسی جەماوەری خەڵکی کوردستانەکەم و هیوادارم ڕۆژی 25 مان هەمویان بەو پەڕی توانە و قدرەتەوە سەردانی سندوقەکانی دەنگدان بکەن و دەنگ بدەن. من سوپاسی هەمووانە شەکەم کە سەردانیم کردویان هاتوون ئێمە بینومان لە نزیکەوە هەموو ئەو جمو جۆڵ و حرەکەتی کە ئێستا دروست بووە و خەڵک لە دەوری لیستی گۆڕان کۆبووەتەوە نەتیجەی ئەو زوڵم مستەمەیە کە لەسەر خەڵکە هەیە نەتیجەی ئەو نەعادەلەتیە لەسەر خەڵکە هەیە کە ئەو بۆتە تووڕەبوون بۆتە عازبوونی خەڵک بۆتە دوورکەوتنەوەی خەڵک بۆتە ئەوەی کە خەڵک موقف وەرگرێ بە تایبەتی گەنجان بەگشتی حاڵەتێکی وا دروست بووە لە کوردستانە گەنج خۆی بە خاوەن دەسەڵات نازانێ خۆی بە جزئیشەم حکومەتە نازانێ حەز ناکە ئەو شوێنی هەیە لەو حکومەتە خۆی بەغەیی بەزانێ جا بۆیە ینی سەرچاوی زوڵمەکەش زۆرە ئێمە بە کورتی دەڵێم ئەوەی دەکرا لە 18 ساڵی ڕابردوو ئەوەی کراوە لە 18 ساڵی ڕابردوو بەڕێی من بە تەقدیری من عەلە لەخەل دەکرا 20 ئەوەندە بۆ ئەم بۆ خەڵکی کوردستان و بە تایبەتی بۆ گەنجان بکەین بە تایبەتی لە بواری تربیە و لە بواری زانکۆکان لە بواری خزمەتگوزاری گشتیەکان بە کورتیەکە نەتیجەی ئەوە نەتیجەی زوڵمی ئەو زۆر مستەمەکە لەسەر خەڵکە موجود ئێستا. بەڵێ مامۆستاجیان زۆر سپاس. بەڕێز کاک نەوشیروان ئەگەر بێمەوە لای بەڕێزتان یەکێک لەو سەرنجانەی کە لە چوارچەوەی ئەم کەمپینەیە هەیە ئەوەیە کە بەڕێزت هەموو شەوێک لە چەندین بواری جیاواز و هەستیارە پەیامت هەبووە و پێشتریش من باسی ئەوم کرد کە ئەم پەیامە بچووکترین ئاوردانەوەی تێدانە بۆ ڕابردوو هەمیشە باس لە ئایندە و لە سبەیەکە ئەم نەفەسە درێژە لەکوێوە هاتووە ینی؟ بەڵێ جارێ لە پێشەوە من حەزەکەم بۆ خەڵکی ڕوون کەمەوە کە ئێمە لە چەند هەفتەی ڕابردووە لە منافسەیەکی یەکجارنا هاوسەنگاوین بەم بۆنەوە من سوپاسی بێ ئەنازە و بێ پایانی خۆم ئاڕاستەی خەڵکی کوردستانەکەم لە سەرتاسەری کوردستانە کە بەو پەڕی دڵسۆزی و پەرۆشەوە بێ ئەوەی گوێ بنە نانبرین بێ ئەوەی گوێ بنە هەڕەشە و ترسانن و تۆقانن و ئەوانە بەشداریی کاریگەریان کرد لە هەڵمەتی هەڵبژاردنە و بەم بۆنەوە من سوپاسی دانیشتوانی کوردستانەکەم سوپاسی هەموو ئەوانەکەم کە لە دەرەوەی وڵات کۆمیتەی پشتیوانیان بووە لیستەکەمان و بۆ بزوتنەوەکەمان دروست کردووە سوپاسی بێپایانم بۆ هەموو ئەوانەی کە لەسەر حسابی خۆیان گەڕاونەتەوە بۆ کوردستان و لێرە بەشداریان کردو لە بانگەشەی هەڵبژاردن و لە هەڵمەتی هەڵبژاردنە سوپاسی بێپایانی خۆم پێشکەش بە هەموو ئەوانەکەم ئێمە لەم منافسەیە لەلایەکەوە کە لیستی کوردستانیە لیستی کوردستانی هەموو ئیمکانیات و توانای سەرۆک کۆماری عێراق سەرۆکی هەرێمی کوردستان جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کوردستان و جێگری سەرۆکی هەرێمی کوردستان بێجگەل لەوە هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی هەردوو حیزبە دەسەڵاتدارەکە ئەمانە بە هەموو توانە و ئیمکانیاتی خوانەوە لە هەڵمەتی هەڵبژاردنە بەشداریان کردووە هەموو ئیدارەی هەرێمی کوردستان بە ئیدارەی سلەیمانی و هەولێر و دهۆشیان لەبەردەسا بووە هەموو سەروەت و سامانی هەرێمی کوردستانیان لەبەردەسا بووە هەموو هێزە چەکدارەکان و پێشمەرگە و پاسەوانی سنوور و پۆلیس و ئاسایشیان لەبەردەسا بووە ئەوەی کە هاوڕێم کا قادر باسی کرد ئەو هەموو دەستگای ڕاگەاندنە زەبەلاحی کە بریتێ لە 19 قەناتی ئاسمانی سەرڕای ئەو هەموو قەناتە مەحەلی و رادیۆ مەحەلیانە لە بەرامبەری ئەوە ئێمە
هێزێکی تازە دەست پێ کردو بەشی هەرە زۆری